گۆڕانکاریەکانی کەشوهەوا، بەرزبوونەوەی پلەکانی گەرما، زۆربوونی لافاو لە بەشێک لە وڵاتان و ئاگرکەوتنەوە لە دارستانە چڕەکان و گیان لە دەستدانی هەزاران کەس زەنگێکی مەترسیدارە بۆ سەدەی 21ەم. ئێستا ئەو وڵاتانە دەوڵەمەند و زەنگین نین کە دراوی قورس یاخود زێر یاخود پیشەسازیان هەیە، بەڵکو ئەوانە سەرمایەکی زۆریان هەیە کە ژینگەیەکی تەندروستیان هەیە. تایبەت بە هەرێمی کوردستان لە ڕێگای دەستەی پاراستن و چاکردنی ژینگەوە حکومەت هەرێمی کوردستان چۆن پاڵپشتی کەرتی ژینگەیی کراوە. ئەو هەنگاوانە چین بەنمونە لە تەمەنی کابینەی نوێمدا زیاتر لە 8,000 ڕێنمایی و هۆشیاری ژینگەیی بڵاو کراوەتەوە، زیاتر لە 123,000 جۆری پشکنین بە تایبەتی بۆ ئاو و خاک ئەنجام درراوە کە ئایەمانە مەترسین بۆ سەر ژینگە یاخود نا. بۆ کۆنتترۆلکردنی شوێنە بازرگانی و کارگەکان زیاتر لە 200 دەرچووی بەشی ژینگەیی دامەزراوە. هەر ئەوەش نین کۆمەڵی ڕێنمایی تایبەت هەن کە لەلایەن حکومەت و دەستەکەوە دەرچووە. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. ژینگەی کوردستان گەورەترین سەرمایەی هەرێمە و کار دەکەین بۆ پاراستنی ژینگە و پەرەپێدان بە کولتوری ژینگە پارێزی. کار دەکەین بۆ بەکارخستنی سیستەمێکی پێشکەوتووی ڕیسایکل و چارەسەری زبل و خاشاک و کەمکردنەوەی مەترسیە ژینگەیەکان. پرسی ژینگە لە هەرێمی کوردستان یەکێکە لە پرسە گرنگەکان لەسەر ئاستی حکومەتی هەرێمی کوردستان و کارنامەی کابینەی نۆیەم ئاماژەی جددی بۆ پاراستن و چاکردنی ژینگە هەم لە ئاستی ناوخۆی و هەمیش لە ئاستی جیهانیەوە کاری بۆ کراوە. دەستەی ژینگەی حکومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێمدا بە یەکێک لە دەستە چالاک و گرنگەکاندا دەنرێت بە هۆکاری گرتنەبەری ڕێگاوی پێویست بۆ خۆگونجاندن لەگەڵ بڕیارە ناوخۆیی و گیانەکان لە بواری پاراستنی ژینگەدا. دەچینە دەستەی ژینگە و دەپرسین گرنگترین دەستکەوتەکانی کابینەی نۆیەم لە بواری ژینگەییدا چین و بە پشتبەستن بە کارنامەی کابینەی نۆیەم چه هەنگاوێک دنراوە و دەرئەنجامەکانی چین. مامۆستا ئێستا وڵاتە زلهێزەکانی ئابووری ئەوانەی کە سەرمایەکی زۆریانەیە، ئەوانەی نەوتێکی زۆریانە، ئەوانەی زۆر بەهێزن، بابەتێکی تریان زۆر بەلاوە گرنگترە بابەتی ژینگەیە، بابەتی پاراستنی ژینگەیە لە وڵاتەکانی خۆیانە. دەبینین لە تەمەنی کابینەی نوێمیشە زۆر تەرکیز کرا سەری. من دەمێت بەو پرسیارەش دەست پێ بکەم، ئێوە لەم ماوەیە چیتان کردووە بۆ بابەتی ژینگەی؟ بەڵێ دیارە لە سەرەتاوە بێ ئاماژە بۆ بکەین کە کارنامەی کابینەی نۆیەمی حکومەتی هەرێمی کوردستان لە بەشی خزمەتگوزاریەکان لە مادەیدا دەست پێکا بە تایتڵێکی زۆر جوان کە دەڵێ ژینگەی کوردستان گەورەترین سەرمایەی هەرێمە. ئەمە خۆی لە خۆیدا پێمان دەڵێ هەر سەرمایەیەکی دیکەمان هەبێت لە چاو ژینگەدا دەبێتە سەرمایەکی لاوەچی. لەبەر ئەوە هەر لە کارنامەکەدا هاتووە کە کاری سەرەکی ژینگە لەم کابینێدا بریتە لە سێشتی زۆر سەرەکی. یەکیان بریتە لە کەمکردنەوەی زیانەکان، ئەمە کاری سەرەکی ژینگەیە. کاری دووەمیان بریتە لە زیادکردنی هۆشیاری لە لای هاوڵاتی. سێمیان هەماهەنگی لەگەڵ وەزارەتە جێبەجێکارەکان بۆ جێبەجێکردنی ڕێنمایە ژینگەیەکان لە نێو پرۆژەکانی خۆیاندا. لێرەوە دەتوانین بڵێن کورتەیەک لەو بابەتانە بڵێن گرنگترینی ئەو شتانە تۆ بێ ژێرخانێکی یاساییت هەبێ. هۆشیاری لەگەڵ هاوڵاتیدا دەکرێت، بەڵام بە شێوازێکی دیکە پێویستیت بە یاسایە. بۆیە لەم کابینەیەدا ئەتوانی بڵێ لە سەرەتای دامەزرانی ژینگە وەکو وەزارەت لە 2006ەوە تا 2010 دوو یاساکەی هەبووە لەگەڵ دوو ڕێنمایی. بەڵام لە ماوەی ئەم 4 ساڵەیە ماوەی کابینەی ئێستای نوێمی حکومەتی هەرێمی کوردستاندا زیاتر لە 14 ڕێنمایی نوێ دەرچووە کەمە خۆی لە خۆیدا لە چاو تەمەنەکەیەوە پێت دەڵێ دوو ڕێنمایی لە ماوەی ڕابردوودا و زیاتر لە 10 ڕێنماییش لە ماوەی کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستان. ئەم ڕێنماییانە سوودی چیە؟ لەگەڵ هەمواری یەکەمی یاسای پاراستنی ژینگە یاسای ژمارەشتی ساڵی 2008 دێنە سەر کاروباری هونەری. لە کاروباری هونەری گرنگترین کارێک کە ڕوویدا و گۆڕانکاری بوو لەم کابینەیەدا لە چاوگشت کابینەکانی پێشووی حکومەتی هەرێمی کوردستان مەسئلەی هەڵسەنگاندنی کاریگەری ژینگەیە. هەڵسەنگاندنی کاریگەری ژینگەی واتە هەر پرۆژەیەک لە هەرێمی کوردستان کەرتی گشتی بێ تایبەت ئەنجامی دەبێت ئەو راپۆرتەی بۆ بکرێ. ئەو راپۆرتە جاران لەلایەن کەسانێکەوە دەکرا لە دەرەوەی دەستەی ژینگە کە لە ڕاستیدا کواڵەتێکی ئەوتۆی نەبوو، گلەیی زۆریشی لەسەر هەبوو. لە ڕێگەی کابینەی نۆوە
ئەو کارە سپێردرایە بە دەستەی ژینگە خۆی لەگەڵ ئەوەشداکە داهاتەکەی دەچێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و سوودی لە دەبینێ. خاڵێکی دیکە دەرچوو ژینگەمان هەیە. دەرچوو ژینگە لە 2010 لە کۆلێجی زانست لە زانکۆی ساڵاحەدین دەرچوو ژینگە هەیە. بەڵام تا ئێستا لە ماوەی ئەم هەموو ساڵەدا ئەوانە دانەمەزراون. بۆیە ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی پێدان لە 2022 دوجار لە 16/2022 ڕێنمایی لە وەقایعی کوردستانە بڵاو کرایەوە کە لەسەر پرۆژەکانی کەرتی تایبەت دادەمەزرن. لەو کاتەوە تا ئێستا لە ماوەی زیاتر لە ساڵێک نزیکەی 200 کەس لە دەرچووی ژینگە لەسەر پرۆژەکان دامەزراون وەکو چاودێر لەلایەکە و کاری چاودێری ئەنجام بدەن لەلایەکی تریشەوە هەلی کارمان بۆیان دۆزیەوە. لە ساڵانی ڕابردوو تەنها تەرکیز لەسەر ئەوانە بوو دووکەڵی پاڵاوگەکان ئەچون سزایەکیانە بەڵام ئەوی کە بەڕێستان باسیەکەن ئێوە ئێستا چاودێرێکی زۆر توندن ئەمانگی باشتانەیە لەگەڵ وەزارەتەکانە ئەمە ئەگەر بەڕێستان ینی جیاکاریی بۆ بکرێ 4 ساڵ پێش ئێستاکە لەگەڵ بەڕێستانە چ جیاکاریەکە چ شتێک گۆڕانکاری زۆرتی هاتووە لەو جیاکارێنە ئەتوانی بڵێ هەماهەنگی زیاتر لەگەڵ وەزارەتەکان. ئەنجومەنێکمانەیە پێی دەوترێ ئەنجومەنی باڵای پاراستن و چاکردنی ژینگە سەرۆکایەتەکەی لای دەستەی ژینگەیە 2 مانگ جارێک بە پێی یاسای ژمارە 8 ئەبێ کۆبوونەوەیان لەگەڵدا بکەین بە ڕێوەبەرێکی گشتی لە هەر وەزارەتێک و دەستەیەکی حکوومەتی هەرێمی کوردستان نوێنەرن بە فەرمیدان راون ئێمە کە 2 مانگ جارە لەگەڵیان کۆ دەبینەوە هەر وەزارەتێک ئاگدارەکەینەوە لەو کارە باشانی کە کردوانە لەگەڵ ڕێنمایی ژینگەی گونجاون لەگەڵ ئەو کارانەی کە نەگونجاون و پێویستە چارەسەری بۆ بکرێت لە ئەنجامە ئەتوانی بڵێ هەر ئەمە بوو بەمای ئەوەی کە وەزارەتەکان ئێستاکە لەگەڵ دەستەی ژینگە پەیوەندیەکانیان بکەن بە پەیوەندیەکی تەواوکاری نەک جیاکاری واتە ئەو کارانەی کە دەزانن کابینەی نوێن بایەخی بە ژینگە داوە لەبەر ئەوەشت دەبینی لە ئاستی نێوخۆی هەرێمی کوردستاندا ئەتوانی بڵێ بابەتی ژینگە بۆتە بابەتی ڕۆژ بابەتی ژینگە بۆتە بابەتێکی ڕۆژ و لە هەموو کۆڕ و کۆبوونەوە و سیمینارەکانە توانی بڵێ باسی هەیە هەر ئەمە ئەتوانین بڵێن بوو بەمای ئەوەی کە ئێمە هەوڵەکانمان لە نێوخۆی هەرێمەوە گەورەترکەین لە ڕێگەی چی لە ڕێگەی پەیوەندیکردن یا لە ڕێگەی هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ژینگەی عێراق بە پێی مادەی 114 دەستوری هەمیشەیی عێراق دەبێت ئەو هەماهەنگیمان هەبێ ئێمە و ئەوان پێکەوە هەماهەنگیمان لەگەڵ بەرنامەی نەتەوە یەکگرتوەکان هەیە بۆ گەشەپێدان کە هەموو ئەم 4 ساڵی ڕابردوو توانیمان لە ڕێگەی ڕێنمایەکانی ڕێزار سەرۆکی حکوومەتەوە و بەرنامەی کابینەی نۆ ئەتوانی بڵێ ئێستا هەرێمی کوردستان چۆتە سەر نەخشەی جیهان لە ئاستی مەسەلەی گۆڕانکاری کەشوها. من دەمەوێت باسی بابەتی پرۆژەکان بکەم ئەوانەی کە مۆڵەت وەردەگرن کۆمەڵی وەزارەتی پەیوەندیدار هەیە و دواترژێتە دەستەکەی ئێوە چۆنە ڕێکارەکان و لە ماوەکانی ڕابردووشە بینیمان حملێکی ئەلامی هەیە کە وایە ئەم دەستەیە زۆر زەخت لە خاوەن پرۆژەکانەکە کۆمەڵە ڕێنمایی تایبەتیکە ئەمە بۆ چۆنڵی خزمەتکردنی گشتی خەڵکی هەرێمی کوردستانە یا بۆ شتێکی شخصیە لە دەستەکە ئێمە دەزانین لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بایەخیش دراوە بە کەرتی تایبەت کەرتی تایبەت لە سەردەمی ڕابردوودا ئەتوانین بڵێ بە شێوازێکی ناتەبایی لەگەڵ دەستەی ژینگەیە پەیوەندیان هەبووە ئەو پەیوەندیمان کردەوە بە پەیوەندێکی تەبایی ینی ئێستا بە کەرتی تایبەت دەڵێن ئێوە پاڵپشتێکی گەورەی کەرتی گشتی و حکوومەتن پێویستە ببن هەموو جیهانیش لەسەر ئەوەیە کە پرۆژەکان لە جیهاندا تەنها بە حکوومەت ناکرێ پێویستمان بە کەرتی تایبەتە کەرتی تایبەتیش بە پێی سروشتی خۆی بە دوای قازانجا ئەگەڕێ ئێمە ئەوەشمان قبولەکە بە دوای قازانجا بگەڕێ بەڵام لەسەر حیسابی ژینگە نەبێت هەر لەبەرەوەشە ڕێزدار سەرۆکی حکوومەت ئەو پرۆژانی کە دەیبینێ کاتێککە مۆدێلەکانیشی تەماشا دەکا دەڵێ مۆدێلەکانی جوانە بەڵام کار ڕوبەری سەوزایی مامۆستا ئێوە لایەنێکی چۆنڵی بە دوواداکارن یانی دەسن وەکو لیژنە وەکو چاودێرە بن و لە هەمان کاتە ئەو مەترسیانی کە هەن بۆ سەرژینگەی هەرێمی کوردستان جا چلایانی تەکنیکی بێ چلایانی ئەو زبڵ و خاشاکە بێ کە هەیە لارمیشە بۆ ئەم بابەتانە چیتان کردووە کاریگەریەکانی چی بووە ئێستا دەرئەنجامەکانی چین بەڵێ ئەتوانی هەموو ئەوە چڕکەیتەوە لەو دەرەنجامانی کە ئێستا جیهان بەدەستیەوە دەناڵێنێ بریتێ لە گۆڕانی کەشوهەوە ئەوەی کە گۆڕانکاریەکی ترە بۆ زیاتر بایەخدان بە ژینگە ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە بە دروستکردنی تیمێک و دروستیشی کردووە بەڕێز ڕاوێژکاری سەرۆکی حکوومەت بۆ کاروباری گۆڕانی کەشوهەوا و پەیوەندی نێودەوڵەتیەکان ئێستا بوونی هەیە سەرۆکایەتی تیمێک دەکات لە ئەنجومەنی وەزیران سەرۆکی دەستەی تێدایە وەزارەتە پەیوەندیدارەکانی دیکەی تێدایە ئەو تیمە کار دەکات لە ئاستی باڵا لەگەڵ دەستەی ژینگە و وەزارەتەکانی دیکەدا خاڵێکی دیکە لێرە زۆر گرنگە ئاماژی پێ بکەم ئەوەیە کە ئێمە لەگەڵ UNDP بەردەوامین لەوەی کە
لە هەرێمی کوردستاندا پێویستیمان بە لایەنێکی سێیەم هەیە هەڵسەنگاندنمان بۆ بکە. ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە بە گرێبەستکردن لە ڕێی دەستەی ژینگەوە لەگەڵ کۆمپانیایەکی جیهانی بۆ ئەوەی ئەو بێت هەڵسەنگاندنی بارودۆخی ژینگەمان بۆ بکە تا بە شێوازێکی کردی یا بەڵێ بە شێوازی لایەنی سێیەمی بێلایەن ڕاستیەکانمان پێ بڵێ ئەمەژە ڕاستیدا ئێمە کە ئەم کارەمان کردووە ئەتوانی بڵێ عێراق لە دوای ئێمە دەستی بەم هەنگاوە کردو. مۆڵەتی ڕێگاپێدان و ڕەزامەندی بۆ پرۆژەکان لە پارێزگای هەولێر 3535 پرۆژە، لە پارێزگای سلەیمانی 3277 پرۆژە، لە پارێزگای دهۆک 5490 پرۆژە، لە پارێزگای هەڵەبجە 34 پرۆژە، لە ئیدارەی گەرمیان 889 پرۆژە، لە ئیدارەی ڕاپەڕین 439 پرۆژە، کۆی گشتی 13664 پرۆژەیە. پێنەدانی ڕەزامەندی بە پرۆژەکان لە پارێزگای هەولێر 34 پرۆژە، لە پارێزگای سلەیمانی 33 پرۆژە، لە پارێزگای دهۆک 9 پرۆژە، لە ئیدارەی گەرمیان 4 پرۆژە، لە ئیدارەی ڕاپەڕین 11 پرۆژە، کۆی گشتی ئەو پرۆژانەی ڕەزامەندیان پێنەدراوە 91 پرۆژە بووە. یەکێک لە کارە گرنگەکانی دەستەی ژینگە لە هەرێمی کوردستان بریتیە لە هەبوونی تاقیگەی زانستی لە بەڕێوەبەرایەتیەکانی شارەکان کە پشکنین بۆ تەواوی کەرەستە و پێداویستەکان دەکەن کە کاریگەریان لەسەر پاراستنی ژینگە و هەیە و هەروەها پەیوەستە بە ژیانی هاوڵاتیانەوە. بابەتێکی تر کە حکومەت ئێستا زۆر گرنگی پێدەدات لەلایەن لە ژینگەکەیەوە پشکنینی ئاوە، خاکە، ئاوەڕۆیە کە چۆن بۆ یەکرێ بە تایبەتی لە تاقیگا حکومیەکان کە بۆی کە هەموو شتێ لەژێر کۆنتڕۆلی حکومەت هابێ. لێرە پارێکی زۆر ڕەمزی هەم لە خاوەن کۆمپانیەکان هەم لە لایەنە حکومیەکانی جوەرەگە، بەڵام ئامانجی سەرەکی ئەم فەرمانگەی ئەم تاقیگەی ئەوەیە کە چۆن ژینگەی هەرێمی کوردستان بپارێزرێ، چۆن وا بکەین ئەگەر مەترسیەک لەسەر ئاو لەسەر خاکەکە هەیە زوو ئامادە بکرێ پشکنینی بۆ بکرێ لە ڕێگەی راپۆرتەوە. من بەرپرسی تاقیگا لە فەرمانگەی ژینگەی هەولێر ئەژین خان زانیاری زیاتر لە وەرەگرم. ئەژین خان ئەگەر بەڕێستان بە ئەرێک نەبێ بێنەوێ من لەوە لەگەڵ بەڕێستانە دەست پێ دەکەم چەند پشکنینەکان بۆ چەند بەشی جیاواز و پشکنینەکانمان لە چه ئاستێکایە؟ پشکنینەکان دەربارەی ئاو بە تایبەتی بیدایەت کە ئاوی خواردنەوەی پرۆژەکان، ئاوی ئاوەڕۆ، ئاوی بیرەکان، ئەو ئاوانەی کە مەسەلەن وحدی معالەجە دادەنێن یەکەی چارەسەری ئاوەڕۆ لە بۆ ئاوەکە دەدانین پشکنینەکان دەکەین. هەر پشکنینێکیش جیاوازە. ئاوی خواردنەوە چەند پشکنینێکی بۆ دەکەین تقریباً 14 پشکنینە لە pH دەست پێ دەکات هەتا سەلفات، هەتا فۆسفات و سەلفات و نیترات و ئەمانە. و ئاوی ئاوەڕۆ کە گرنگترین فەحسیان ئەو مەوادە عالیقەی کات هەڵواسراوە و COD کیمیکال ئۆکسجین دیماند، BOD بایۆلۆجیکال ئۆکسجین دیماند و ئەوانەی کە زۆر پێویستن لە بۆ ئاوی ئاوەڕۆکەی دەکەن. هەدەفشمان چیە لەوانە لە بۆ پرۆژەی بۆن منە بە تایبەتی خستەخانەکانیان ئەو کارگانەی کە ئاوەکەی پیس دەکەن لەبەرەوەی هەر ئەمە سەرچاوی پیسکەری ژینگەین سەرچاوی ئاوی پیس دەکەین دەمانێت ئەو ئاوە بپارێزرێ و کەم بەکار بێت و ئاوەکە بەکار بێتەوە لە بۆ ئاودانی سەوزایی. لە ڕێنمایی ژمارە 3 ساڵی 2022 دەبی یەکەی چارەسەری ئاوەڕۆ ئەو شوێنانەدان بدرێ کە دایان نامە پێشی فەحز دەکەین و پاشیش فەحز دەکەین لۆی ئاوەکی پاک بستەوە سەرچاوە ئاویەکان و ئاوەکەمان خاوێن بچن. بابەتێکی تر هەیە پشکین بۆ خاکەکانەکەن بۆ خاکانەیەکەن تەنها لە پرۆژەکانە یاوانی کە پاڵاوگەی لێ شوێنی تری لێە هەر لایەنێک بیاوەوە پشکنینی بۆ دەکەین بەس ئیمە ئەساسیمان لێرە لە بۆ تەقیم ئەثەری بیئە کە پرۆژەکمان دەوێت پرۆژەک یعنی ڕێگەپێدانی ژینگەی دەدەینێ یەکەم شت دەبی لە بۆ خاکەکەی فەحز بکەین لەگەڵ ئاوەکەی لۆ لەبەرەوەی ئەو خاکە خاوێنە ئاوکەشمان خاوێنە بەسکات و ئەو پرۆژەی دادەنەی ئەنجا پرۆژەیە پێشسازی بی سناعی بی کشتتوکاڵی بی هەر پرۆژەک بی ئەمە سەرچاوەکەی بپارێزین هەم خاکەکە هەم ئاوەکەی. دەبینین ئێوە بەپی وەرزەکانیش پشکنینەکان لە جیهان ئاڵێن بە هەتا ژمارەی دانیشتوان زیاتر بێ مەترسی زیاتر هەیە بۆ سەر ئاو بۆ سەر خاکەکە. لە هەرێمی کوردستان ئەم مەترسیە هەیە ئێوە جارە هیچ کێشەیەک ڕووی نەداوە؟ هەتا ئێستا شتێکی وهان هاتە بەرچاومان بەڵام ئەمە بە پابندبوونی پابندکردنی خاوەن پرۆژەکان کە یەکەی چارەسەری ئاوەڕۆ دەدەین تقریباً هەندێک کەم دەکەین ئەو مەترسیانەی کە لە داهاتوو بە درێژخایان لەسەری ڕوودەدا چارەسەر دەکەین. ئێوە لە ئێستا ئامادەکاری خۆتان کردووە؟ بەتەکید ئینشاءالله. چاودێری و بەدواداچوون و پشکنین بۆ پرۆژەکان
لە پارێزگای هەولێر 2618 پرۆژە، لە پارێزگای سلەیمانی 7529 پرۆژە، لە پارێزگای دهۆک 6324 پرۆژە، لە پارێزگای دهۆک 6324 پرۆژە، لە پارێزگای هەڵەبجە 479 پرۆژە، لە ئیدارەی گەرمیان 413 پرۆژە، لە ئیدارەی ڕاپەڕین 1040 پرۆژە. کۆی گشتی ئەو پرۆژانەی بە دوواداچوون و پشکنینیان بۆ کراوە 18403 پرۆژە بووە. یەکێک لە هەوڵەکانی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە بڵاوکردنەوەی هۆشیاریە، بە تایبەتی لە ناوەندەکانی خوێندن و هەروەها ڕێنمایی تەواویشە بە هاوڵاتیان و لایەنی پەیوەندیدار و کەرتی تایبەت، ئەمەش لە بەرامبەر پاراستنی ژینگەی هەرێمی کوردستان. لیژنەی گۆڕانکاری کەشوهەوا بەڵێ لە جیهانە ئەم گۆڕانکاریە زۆر بە خێرایی ڕووەدا لە ناو خۆدا. چییە دەوری چی ئەم لیژنەیە چ کاری ئێمە لە دەستەی پاراست و چاکردنی ژینگە هە لە ساڵی 2015ەوە لەگەڵ وەزارەتی ژینگە لە حکوومەتی فدرالی لیژنەی گۆڕانکاری کەشوهەوامانێ هەم نوێنەرمان هەیە لە لیژنەی نیشتیمانی گۆڕانکاری کەشوها لە وەزارەتی ژینگە لە حکوومەتی فدرالی، هەم لای خۆمان لە هەرێمی کوردستان لیژنەی گۆڕانکاری کەشوهەمان هەیە. نوێنەری زۆربەی وەزارەتەکانی تێدایە و جگە دەستەی ژینگە سەرپەرشتێکە سەرۆکی دەستە سەرۆکی لیژنەکەیە بۆ ئەوەیە کە ئەو بەرنامانە ئێمە دامان ناوە جێبەجێ بکرێ. مەسەن یەک لەو بەرنامانە بەڵگەنامەی پشکداری نیشتیمانیەکان NDC-مان ئامادە کردو بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ژینگە لە حکوومەتی فدرالی. ئەوە دوو بەرنامەی گرنگ لە خۆگرێ، دوو پلانی گرنگ، کەمکردنەوەی دەرهاویشتەکان، خۆگونجاندن لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشەوە. ئەوە هەندێک لە وەزارەتانە وەزارەتەکانی خۆمان ئەبێ ئەو پلانی ئێمە دامانەوە بە هەماهەنگی لەگەڵ ئەوان ئەبێ ئەوە جێبەجێ بکەین. گرنگترین پلانەکانیەوە چی بووە؟ یعنی کەمکردنەوەی دەرهاویشتەکان، وەزارەتی کارەبا، وەزارەتی سامانە سروشتەکان، وەزارەتی گواستنەوە گەیاندن، وەزارەتی شارەوانی، ئەبێ ئەوە دەرهاویشتانی کە هەیەە لە پرۆژەکان و لە ئیشەکانیان کەمیکەنەوە. وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو، وەزارەتی شارەوانی ئەبێ خۆ بگونجێنن لەگەڵ گۆڕانکاریەکانی کەش. بابەتێکە بوو کە لە ماوەکانی ڕابردووە زۆر باسی پاڵاوگەکانە کرا، ئەو بودجانەی کۆمپانیەکانی پەیوەندی دەکرا لەنوێ، ئەمە چۆن کۆنتترۆل کراوە، ئەمە چۆن چاودێریەکەن لە ناوێن دەستەوە. ئێمە هەر پرۆژێک کە دێتە لامان ئەگەر لەلایەن وەزارەتەکانەوە بێ ئێمە ڕزامەندیان پێدەین بەو مەرجانەی کە ئێمە بۆیان داانێن. ئێمە مەرجمان هەیە بۆ ڕزامەندیدان بە پرۆژەکان. دواتر ئێمە بە دوواداچوونی شەکەین، هەم لە ڕێگای تیمەکانی پشکنینی خۆمان، هەم لە ڕێگای ئەو چاودێرانە ژینگەیانی کە ئێستا لە پرۆژەکاندا مەزرێن بۆ ئەوەی بە تەواوی کۆنتترۆلی پرۆژەکان بکەین، سەرپێچی ڕوونەدا و ڕێنمایەکان پشت گوێ نەخرێن. بابەتێک کە دەستە زۆر کاری لەسەرەکە بابەتی هۆشیارکردنەوەیە. بەڵێ لە ڕێی لیژنەکانتانەوە بۆ قوتابخانەکان، بۆ شوێنە گشتیەکان ئەم لیژنانی ئێوە دەرەچێت هۆشیاری ژینگەیی. ئەمە چه کاریگەریکی هەبووە؟ ئەمە تەنها کاغزێک ڕێنمایەکە دەیخوێنەوە یا بە وردەکاری دەستە ناو بابەتەکەەوە؟ نا، ئێمە پلانمان هەیە بۆ وشارکردنەوە، هەم ئەو پلانە ئێمە لە فەرمانگەی ژینگەی پارێزگاکان، هەم لە تیمێکی فەرمانگەی هوشیاریژی ڕاگەاندە لە ناو دەستا تیمان هەیە ئەچن سەردانی قوتابخانەکانەکەن، ناوەندەکانی خوێندن لە هەموو شوێنێک. ئێم بە ساڵی پاریش من ناملکەیەکم ئامادە کرد و دەرم کرد بۆ ئەوەی بۆ ڕێبەرانی ژینگەی. ڕێبەرانی ژینگەی ئەو مامۆستایانن کە لە هەر ناوەندێکی خوێندن مامۆستایەک وەکو ڕێبەری ژینگەی ناساندومانە بۆ ئەوەی ئەو لە کاتی ئامادە نەبوونیان فریانەکەوتی تیمەکانی ئێمە بۆ ئەو شوێنانە ئەوان خۆیان ئەو دەورە ببینن، باسی ژینگە بکەن. ئێمە باسی کێشەکانی ژینگە و چارەسەرکردن و هەموو ئەو بابەتانەمان کردووە وەکو ڕێنمایە بۆ ئەوەی لە بەردەستیان بی ئەو ڕێبەرانی ژینگەی باشتر بتوانن کە چوونە ناوپۆلەکانی خوێندن باشتر بتوانن ئەو ڕێنمایانە جێبەجێ بکەن. دۆزینەوەی هەلی کار و دامەزراندنی دەرچوانی ژینگە لەسەر پرۆژەکانی کەرتی تایبەت لە پارێزگای هەولێر 129 چاودێر، لە پارێزگای سلەیمانی 61 چاودێر، لە پارێزگای دهۆک 16 چاودێر، لە پارێزگای هەڵەبجە 3 چاودێر،
لا ئیدارەی گەرمیان 10 چاودێر، لا ئیدارەی ڕاپەڕین 4 چاودێر، کۆی گشتی دامەزراوان 223 چاودێرە. کرانەوەکان بەڕووی دنیای دەرەوە وەک یەکێک لەلایەنە جیهانیەکان لە بواری پاراستن و چاکردنی ژینگە لەلایەن حکومەتی هەرێمی کوردستان و دەستکەوت و دەرئەنجامی بەدوای خۆی داهێناوە. ئێستا دەستەی ژینگەی حکومەتی هەرێمی کوردستان هاوشان لەگەڵ وڵاتانی جیهان پەیڕەوی گرنگترین ڕاستپاردە و ڕێنمایە جیهانیەکان دەکات لە بواری ژینگەییدا. مامۆستان پرسیارە بۆ خەڵک گرنگە بابەتێک کە ئەوانی کە ژینگە دۆستنەوەی ژینگەیان خۆشەوێت لەوانەیە بزانین یعنی ڕێژەی سەوزایی بەپی پارێزگاکان هەرێمی کوردستان چۆنە؟ ئایا هەرێمی کوردستانیش بەشێکە لە ناوچەکە ینی کەوتۆتە ژێر ئەو کاریگەریە مەترسی گۆڕانکاریانی کەشوهەواکە هەیە؟ لە ساڵی 2015 بۆ دوجار کە ڕووپێوێک کرابێ بۆ ڕوبەری سەوزایی دوو جۆر ڕوبەری سەوزاییمان هەیە. ڕوبەرێکی سەوزایی کە دانپێنانەکەی لەلایەن وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوەوەیە کە ئەو تەنها درەخت بە ڕوبەری سەوزایی دەژمێرێ. بۆیە ئەو ڕوبەری سەوزایی لە 2015 هەمان بووە لە 12.4 بووە. ئەو ڕوبەرە سەوزایی کە شارەوانی دانی پێدادەنێ بریتە لە درەختەکان لە نێو سنووری شارەوانەکان دارستانەکان دەکەونە دەرەوەی سنووری شارەوانەکان وەزارەتی کشتتوکاڵ باسی لێ دەکات. لە نێو شارەکاندا ئەندازەی پارکەکان شارەوانی قسەی لەسەر دەکات. بۆیە سلێمانی هەولێر دوهۆک هەڵەبجە چۆن دەڵێ ئیدارە سەربەخۆکان ئێستاکە ئەم هەڵمەتەی کە ئەم ساڵانەی دوایی دەستیان پێ کردووە ڕوبەری سەوزایی زیاد کردووە. ئەگەر لە سلێمانی لە هەولێر لە هەر یەک لەوانە بپرسی لە ئاستی پارێزگاکان پێت دەڵێن لە نێو سنووری شارەوانەکان ڕوبەری سەوزایی چۆتە 1990 و بەرەو 20 دەچێت. بەڕستان باسیەوەتان کرد لەو کاتێک کە دەست بەکاربوون کۆمەڵە گۆڕانکاری کراوە حکومەت پاڵپشت بووە سەڕای هەموو ئەو قەیرانن کە لەم کابینەیە تووشی هاتووە. ئایا سەرۆکی حکومەت پاڵپشتی تەواوی ئەم دەستەیە کردووە پاڵپشتی ژینگەی کوردستانی کردووە؟ بە بەردەوامی جەنابی سەرۆکی حکوومەت پاڵپشتێکی سەرەکی ئێمە بۆ لە بواری ژینگە ئەمەش بێگومان لە باگراوندێکی فەلسەفی بە ڕێزیانەوە دەست پێکە. ئەوش ئەوەیە کە ئێمە ناوچەی بارزانمان هەیە کە پێشی ئەوەی یاسا و ڕێنمایەکان لە بواری ژینگە لە ئاستی جیهانە دەرچێت کەلتوریەکە بۆ لەو ناوچەیە ئێ بە ڕێزیشیان وەکو چۆن دەڵێ لەدایک بووی ئەو شوێنن کە ئەکاتە ئەو کەلتورە بێگومان ڕەنگەداتەوە لە نێو کەسایەتی ڕێزار سەرۆکی حکوومەتدا. بۆیە دەبینی لێ ڕای ئەوەی کە لە ڕووی زانستیەوە پێویستیمان بە ژینگە هەیە لە ڕووی کەلتوریەوە ناوچەی بارزان وەکو نمونەیەکە کە هەوڵەدەین هەموو ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان ژینگە بپارێزێ پێکێنەرەکانی ژینگە بپارێزێ. لەم ڕوانگەیەوە لەگەڵ ڕوانگەی زانستی لەگەڵ کۆبوونەوەکانی بەڕێزیان لە ئاستی کۆبوونەوەکانی داڤۆس لە بواری ئابووری کۆبوونەوەکانی بەڕێزیان لە ئاستی کۆبوونەوەکان لەگەڵ وڵاتانی کەندا و ئەم ئەزمونانە هەر هەمووی بەیەکەوە ئەتوانین بڵین ئەو ئەزمونە پێشکەوتوانەی لە وڵاتانە هەیە. ڕێزار سەرۆکی حکوومەت داوا لە ئێمە دەکات بۆ جێبەجێکردنی دوو نمونە بڵێم لەو نمونانە یەکێکیان بریتە لەوەی کە زۆر ساکارە بەڵام لامان کاتە زۆر گرنگ بووە ئەم هەموو قیرەی لە جادەکانە هەڵەکەن ڕێ و فڕێدەدرێ بەڕێزیان پێشنیازی ئەوەیان کرد کە پێویستیمان بەوە هەیە کارگەیەک لە هەرێمی کوردستان هەبێ هەموو ئەم قیرە جارێکی تر بەکاربهێنرێتەوە. ئێستا کار لەسەر پرۆژەی دووەم دەکرێت کە هەموو ئەو بلۆک و پاشماوە و چیمەنتوانەی کایی خانوبەرن و فڕێ دەدرێن ئەوی جارێکی دیکە دووبارە بەکاربهێنرێتەوە. یعنی بۆچوونی بەڕێزیان وایە نابێت لە کوردستانە پاشماوە بمێنێ. هەر لەبەرەوەشە لەم ڕۆژانەی کە من و تۆ قسەی تێدا دەکەین بەڕێزیان کارگەیەکی دیکەی ڕیسایکلینی کردو بۆ زبل و گلێش و خاشاک کە ئەوی جارێکی تر پێمان دەڵێ هەمومان بەو ئاراستەیە دەڕۆین بەڕێزیان داوای ئەوە دەکا کە لە کوردستاندا پاشماوە سفر بێت. داهاتی گشتی کۆکراوەی دەستەی ژینگە لە تەمەنی کابینەی نوێمدا. داهاتی ساڵی 2019 207 ملیۆن و 639 هزار دینار بووە. داهاتی ساڵی 2020 124 ملیۆن و 315 هزار دینار بووە. داهاتی ساڵی 2021 332 ملیۆن و 666 هزار دینار بووە. داهاتی ساڵی 2022 719 ملیۆن و 47 هزار و 250 دینار بووە. داهاتی شەژمانگی ساڵی 2023 613 ملیۆن و 806 هزار و 250 دینار بووە. ژینگەی هەرێمی کوردستان لە کابینەی نوێمدا بەرەو پێشچوونی زۆری بەخۆیەوە بینیوە و گرنگترین دەستکەوتەکانیش بریتین لە پرۆژەکان
لە بری سەوزایی و دامەزراندنی دەرچوانی بەشە جینگەیەکان لە پرۆژەکان و دروستکردنی هەماهەنگی پتە و لە نێوان وەزارەتەکان لە بواری پاراستنی ژینگە لە هەرێمی کوردستاندا.